بینەرانی ئازیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێ بەوەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری مامۆستا کۆچەر میرزا کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی دۆستانی هەڵەبجەن ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر کار و چالاکیەکانی ئەو ڕێکخراوە. مامۆستا کۆچەرم کاتت باش. ئەم کاتەوە باشتر. زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ کەناڵە خۆشەویستەکەتان. زۆر سپاس بۆ تۆش مامۆستاگیان. مامۆستا پێم خۆشە سەرەتا باس لە مێژووی دامەزراندنی ڕێکخراوەکەتان بکەی بزانین ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کەی دامەزراوە مێژووکەی بۆ کەیە گەڕێتەوە. بەڵێ ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە لە ساڵی 2010 کۆمەڵێ خەڵک یعنی ئێمە خولیای ئەومان بکە کۆمەڵی خەڵکی ئەکادمی لە بواری نووسینە کۆکەینەوە لە هەموو هەڵەبجەکان خۆتەزانی پەرتەوازە بوون بەهۆی دوای چیمابارانی هەڵەبجە بوون بە ئاردی ناو دەڕک. ئامانجی ئەومان بوو کە زۆربەی خەڵکە ئەکادیمیەکان لەژێر چترێکا کۆکەینەوە نەبێتە هەڵەبجەکانی سلێمانی هەڵەبجەکانی هەولێر هەڵەبجەکانی هەڵەبجە ئەوە خەون و پرۆژەی گەورەمانە و ئەو پرۆژە گەورانەی کە ئێمە لە خەیاڵمان پێش دامەزانی ڕێکخراو نووسینەوەی نیسکلۆپیدیا هەڵەبجە بوو و دواتر گرنگیدان بە کۆنتترین گەڕێکی هەڵەبجە کە گەڕێکی جووەکانە نۆژەنکردنەوە و کارکردن لەسەر ئەو گەڕەکە چونکە ئەو گەڕەکە زۆر گرنگە بۆ مێژووی هەڵەبجە. ئێمە هەوڵماندا بۆ بیرۆکەیە دوای ئەو بیرۆکە و چەند کۆبوونێکمان کرد لە سلێمانی و لە هەڵەبجە و لەمانە پێشنیازەوە کە ئێمە ڕێکخراو دروستکەین. ئەو بوو چەند کۆبوونێکمان کرد و ڕێکخراومان دروست کرد بە پێی دەنگدان و ئانە کۆمەڵی ناو پێشنیاز کرا دۆستان زۆربەی ناوی دۆستان زۆربەی دەنگی هێنا چونکە ئێمە جگەلەوەی خۆمان هەڵەبجین بۆیە ناوەنمان نادۆستان بۆ ئەوەی زۆربەی دۆست بۆ هەڵەبجە کۆکەینەوە لە هەر شوێنێکی دنیا بێت هەوڵبین لە ڕێم ڕێکخراوە بە تایبەتی لە بواری ئەدەب و کللتور و فەرەنگ و ئەمانە کار بکەین چونکە هەڵەبجە لە هەموو ئاستەکانە بەداخەوە پژویە خراوە ئیشی لەسەر نەکراوە. ئیتر لە ساڵی 2010 تا ئێستا ئێمە کارەکەین تەمەنی ڕێکخراوە خولیەکەمی تەواو بوو. ئێمە کۆنفرانسمای دووەمان بەست کۆنفرانسی دووەمیش سوپاس بۆخوا بە سەرکوتی کۆتاییەوە. زۆر باشە. باسی وەزگرکەوت پێشەوت ئێمە کۆبوونەوەمان کرد و گفتوگۆمان کرد بزانم کێ بوون ئەو هاوڕێ و هاوکارانت کە بەیەکەوە دانیشتون ئەو شتتان کردو و ئەو خەمخۆریە گەورەیەتان کردو بە شاری هەڵەبجە. بەحقیقەت خەڵکی زۆر بووی دیسە لەوە کار ناوی هەمویانم نێتەوە بێخۆ دەزانین ناوهێنان بەرپرسیارەتیە یەکێکە بیرچێ گلەیەکە زۆرن حەزاکەم ناوەکان بەرم تا ئیچی دەمیسە ناوی شش حەوتێکیان بڵێم کۆمەڵی کەسم لەبیرە چێ حقم ناقەمە بەردەم ئەو گلەیە. باشە. کێنەوانەی ئەبنە ئەندام لای ئێوە ینی ئەو کەسانی کە ئەتوانن ببنە ئەندام کێن؟ ئەو کەسانی کە ئەبنە ئەندام ئەبێ لە بوارێکە مەسەن دەستی هەبێن دەستی نووسین هەبێ لە بوارێکە ئیشکا لە بواری فەرەنگا بێ لە بواری کەلتورا بێ لە ئەدەبا بێت ئەمانە ئەتوانن ببنە ئەندام لە ڕێکخراوی ئێمە بوون بە ئەندام تەنها مەرجی ئەوەیە کە لە بوارەکەی خۆیان مەسەنەن پسپۆڕ بێ. سپاس بۆخوا کۆمەڵی خەڵکی ئەکادمی باش ینی کۆمەڵی مامۆسای زانکۆ بە چەندها جۆر بڕوانامەوە لەو ڕێکخراوە ئێمە کۆبوونەتەوە هەمووی خەڵکی ئەکادمی بەتەوانەوە ناسراو لە ئاستی کوردستانە لەو ڕێکخراوە ئێمە سەربەرزیەکە لە ڕێکخراوەکە ئێمە. زۆر باشە. لە کۆنفرانسی دووهەمە هەر بەڕێزت هەڵبژێردرایتەوە ئێستا چەند ئەندامت هەیە؟ لە ڕاستیە من ئەنی ئەمە بۆ مێژووەڵێم هەم خۆم باری تەندروستیم باش نی ئەمە یەک خۆشم قەناعەتێکم هەیە ئەو کەلتورەی کە لە حیزبی سیاسی کوردیایە ناوێت لە ڕێکخراوێکی کەلتوری ئەدەبی فەرەنجیا هەبیانی ئەو ئەوەی بە جۆگەی ئەوان ئاڕوە نابیانی ئەوەی کە سەرۆک ئەبێ کوڕەکەی بێتە شوێنی ئەبی بێتە بەهینی کەس یا بنەماڵە. ینی من یەکەم دقەی ئەوە وتم من قەت خۆم هەڵ نابژێرم لەبەرەوەی ئێمە جیاواز بین و ئەوانە دوازار کەوتە دەنگدانەوە بەداخەوە هیچ بەڕێزێک خۆی کاندید نەکرد دووسێ جاروتیانەوە ئەو خۆشەویستانە کە هەموو برای گەورە و خۆشەویستی من ڕویان لە من ناوتیان ئەوەی کە تۆ کردوتەوە کە تۆ ئەوت کردووە وەکو ئەزمون توانوت ئیشی زۆر بکەی و خزمەت بە ڕێکخراوەکە بکەی ڕویان لا یام خۆتش زانی ئێمە ڕووگیرە بین خەڵکی ڕۆژهەڵاتی
ڕووگیر کەوتمە بەر ئەو بەرپرسیاتێ بە یان بتوانم ئەو بەرپرسیاتێ لە ماوەی ئەم 4 ساڵی داهاتووە جێبەجێ بکەم یان تەمەن تەندروستیم باش و تەمەن ڕێگە تەندروستێکی باشە بۆ خوازیێن ئینشەڵا. چەند ئەندامت هەیە مامۆستا نەوت؟ ئێمە تقریباً 35 ئەندامێکین خۆ دەزانین ئەو ڕێکخراوە 35 ئەندام بۆ ڕێکخراوێکی ئەوە زۆر هێشتا بەڕێی من، بەڵام 35 ئەندامی دەستە بژێرن هەڵبژاردن و ئەگەر هەچ کەسێکی شەرین بێ مەبەستمان ژمارە نییە، ئەگەر زیاتریژن بزانێت توانێت خزمەتەکە خۆ تایبەت ئێمە خزمەت دیاریمان کردو چوارچێوەکمان بۆ دانەوە ئەبێ خزمەتی هەڵەبجە بکە. ئەو مەرجەی کە ئێوە داتانناوە ئەو مەرجەی تیابێ ئێوەش ئەتوانن ببێ بە ئەندام بەس مامۆستا هەنێک وێنەم بینی لە پرۆفایلی بەڕێستان ئەندامی ئافرەتتان زۆر کەمە، سەبەب چییە؟ ئەزانی چۆن ئەندامی ئافرەت ئێمە خۆ دەزانی ئەبێ پسپۆر بێەوە لەو بوارەی ئەبینی هەر لە شاعرە زۆرترین شاعرەکان پیاون کەم بە پەنجەی دەست ئافرەتەکانە ژوێن لە هەم لە نووسینە زۆربەی پیاوە کەم ئافرەتە. ئێمەش بوارەکەمان خۆ دەزانی ئەوەیە، بەڵام ئێمە ئافرەتمان هەیە کۆمەڵی خەڵکی ئەکادیمیمان لەگەڵایە باعیسناوەکان ئێمە هەم شاعرە هەم مامۆستای جامعەیە چەند مامۆستای جامعەیە ئافرەتمان لەگەڵایە، فۆتۆگرافەرمان لەگەڵایە کە لەگەڵمانە ئیشەکە، بەس هەندێکیان لە کۆنفرانسەکە بەوە پاساوی جۆرە و جۆرەوە ئامادە نەبوون. نەخێر ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان لەگەڵایە کە لە ڕێکخراوەکە زۆر چالاکە و ئەوانە. مامۆستا مەرجە هەڵەبجەیی بێت؟ یەکێ لە ئامانجەکە نەموت ئێمە ڕێکخراوەکان بۆیە ناوناوە دۆستان بۆی خەڵکێک لە هەر شوێنەی دنیا بێ بینی خزمەت لە ڕێگەی ڕێکخراوەکە و خزمەت. ئێمە بەعکس و پێمان خۆشە غێر هەڵەبجەیی بێتە ناو ڕێکخراوەکە، ئایا پرۆژەیەکی هەیە بۆ هەڵەبجەکارێکی هەیە بۆ هەڵەبجە هەوڵ با لە ڕێی ڕێکخراوەکە یان بێ بە ئەندام ئێمە شانازی پێوەکەین کە بێ بە ئەندام لە ڕێکخراوەکە ئێمەدا. زۆر باشە. زەم کار و چالاکیەکەتان کار و چالاکی ئەم ڕێکخراوە تقریباً 4 ساڵتان تێپەڕانەوە، خۆی لە چیە ئەبینێتەوە و ئیشانەی ئێوە چی ئەیکەن ئامانجتان چییە زیاتر لە کار و چالاکیەکانتان؟ کار و چالاکیەکانی ئێمە لە ئاماجمان وەکو پێم وتی خزمەتکردنی کەلتور و فەرەنگ و ئەدەبە لە ڕووی ئەدەب و شاری هەڵەبجەیە. لە ماوەی 4 ساڵە ئێمە 12 کتێبی جۆرا و جۆرمان لەسەر ئەدەب و فەرەنگ و کەلتوری هەڵەبجە، ئەمە بۆ ڕێکخراوێکی ناحکومی ناحیزبی زۆرە، چونکە کاڵەن 4 ساڵ ئێمە بە فعلی ینی بە کردەیی 2 ساڵ ئیشمان کردووە. خۆ دەزانین لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردووە 2 ساڵ کۆرۆنا بوو، کۆرۆنا هەموو ژیانی وەستان، یعنی ئەگەر بڵێ ڕێکخراوێکی ناحکومی ناحیزبی لە وڵاتە لە ماوەی 2 ساڵە 12 کتێبی بە چاپگەیاندووە ڕەنگە خەڵک باوەڕ نەکە ئەمە سەروەرێکی گەورەیە، بەڵام ئەوە ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەوە ئەگەڕێتەوە بۆ متمانەی ئەو بەڕێزانەی کە پیان ئەڵین فڵان کتێب چاپ کە ئەوان زۆر بە متمانەوە چیسە و باخەڵی خۆیانمان بووەکەنەوە و پاڵپشتی ڕێکخراوەکەیەکەن دەڕووی مادیۆتەوە ئەم زۆر سوپاسی یەکە بە یەکەی ئەو ڕێزانەیەکەم کە ئێمە ناومان بردوون و فلسێک هاتوێتە ڕێکخراو وەس کەسێک بێوێ ئێمە راپۆرتی داراییمان هەیە بێ راپۆرتە داراییەکانمان ببینێ ئەی خێنە بەردەستی کە پارەکان چۆن وەرگیراوە چۆن سەرفکراوە یەکە بە یەکە شتەکانمان ڕوون و ئاشکرا لەبەرەوە خەڵکێکی زۆر سواز بخوا متمانەی بە ئێمە هەیە تا ئیسیش ڕێ نەکەوتووە من بە بەڕێزێ بڵێم فڵان کتێب هەیە بۆمان چاپکە بڵێم ئامۆستا بۆ چاپ ناکە، ینی بە سنگی فراوان نەک منەت بکا بەسەرتا خۆی پێ خۆش بۆ کە بیکە، ئەمە گەورەیە بۆ ئەوان و سەروەریشە بۆ ئێمە. زۆر ڕاستە مامۆستاکە باس دەواکەی کە ئێوە 12 کتێبتان چاپ کردووە، ئەم 12 کتێبە حتمما زۆربەی زۆری ناساندنتان بۆ کردووە. ئێوە شوێنێکی تایبەت بە خۆتان هەیە یاخود ئەگە شوێنێکی تایبەت بە خۆتانە دام و دەستگاکان شوێنی ڕۆشنبیریەکان چۆن یارمەتیتانەیەن چۆن بەدەمتانەوەیەن بۆ مەسەلەن ناساندنی کتێبەکان بۆ چالاکیەکانتان بۆ کۆبوونەوەکانتان؟ شێوازی کاری ڕێکخراوی ئێمە جیاواز، ئێمە زۆربەی ڕێکخراوە بینایەکی گەوری قوت کردوتەوە مەسەلەن دایناوە و کۆمەڵێ کارگوزار و فەرمانبەروان تاکو ئێمە 4 ساڵە شوێنێکی دانیشتنمان نییە، هیچ شوێنێکمان نییە
تەنها ئەگەر مانگانە دوو مانگجارە سێ مانگجارە بە پێی پێویست دەستەی کارجێڕی کۆبوونەوە بکەین بەرنامەکانی خۆماندانی یان لە ڕووی ئۆنلاینەوە کۆبوونەوە ئەەکەین. ئێمە لە ناسراوە ڕێکخراوەکەمان لە ئاستی ناوچەی خۆمانە و لە دەرەوەی ناوچەی خۆمان وەکو ئەندام و هینەکانیشمان هەم لە سلێمانی تا ئیسە لە سنووری سلێمانی ئەمانە ناسراون ینی پەکمان نەکەوتەوە بۆ هیچ شتێک. یارمەتی دەرێکی باشن یارمەتی دەری باشمان هەیە بەڵام کاری ڕێکخراوی ئەمە جیاوازەکەی لەوایە تا ئێستا شوێنێکی نییە چونکە خۆتەزانی شوێن ئەبێ بە بار بەسەر تۆ ئەبێ کرێ بێ ئەبێ کرێی خزمەتی میوانەکان بکەی ئەمانە هەموو سەرچاوی داراییە تۆ بیر لەوەکەیت ئەو دارایی لەو شتا سەرفیەکەی ڕەنگە لە کتێبی بەڕێزەکە کە خزمەت بە مێژووی هەڵەبجەکە خزمەت بە فەرەنگی هەڵەبجەکە خزمەت لە ڕووی ئەدەبیەوە خزمەت بە هەڵەبجەکە لەوا بەکاریێنی ئیشەکانیشمان ئێمە لە سلێمانی و لە هەڵەبجە و لە قەزای شارە زوور و لە هەر شوێنێک پێویستکە ئێمە بۆی ئەڕۆینانی ئینمان نییە. واتە تا ئێستا ڕێگرێکی ئەو تۆنە بۆ لە کارەکانتان دەست پێش خەری باش کراوە بۆ ئیشەکانتان بۆکۆبوونەوەکانتان هیچ شێوە هیچ بەڕێزێک هیچ کەسێک هیچ لایەنێک تا ئەم دەقەیە ڕێگر نەبووە لە ئیشی ئێمە بە گشتی هاوڵاتیان بۆی جێکەنەوە هاوڵاتیان خۆشەویستەکانمان هاوشاری خۆشەویستەکانمان پاڵپشتی ئەوان گەورەترین قەڵان بۆ ئێمە بەڵام وەکو حیزب و وەکو حکوومەت و ئەمانە ئێمە سنتێکمان نە لە حیزب وەرگرتووە نە لە حکوومەت وەرگرتووە. باشە مامۆستا بەشداری خەڵک چۆنە بینی زیاتر بەشداری خەڵکی هەڵەبجە لەوانەیە لەبەری ئەمە کارەکان زیاتر بۆ هەڵەبجەیەکانەکرێ و بۆ شاری هەڵەبجاکرێ بزانم لە کار و چالاکیەکاندا تا چەند لە بەشداری خەڵکی هەڵەبجە ڕازین تا چەند ئامادە ئەبن یاخود مانگەشتەکانیشتان ئێوە بۆ نمونە بۆ چەند کەسانێکی تایبەت یاخود هەموو کەسێک ئەتوانێت لە ئیشەکانتانە بەشدار بێت وەکو ئامادە بوو. بێگومان بەشداریکردن بۆ هەموو و کاتێک بانگەشەی ئیشەکەین هەموو خەڵکینەکەین بەڵام بەشایەتی هەموو ینی یەکێکی کە لە پاڵپشتی و هاندەری ئەوەی کە ئێمە بەردەوامی لە کار پاڵپشتی خەڵکە خەڵکی هەڵەبجە و غێر هەڵەبجەش بەشایەتی هەموو کەسێک ئەمە هین ناوێ ڕێزم هەیە ڕێکخراو زۆرە خەڵکی کە زۆرە ئیشەکە بەڵام بەشایەتی هەموو ئەو بە ڕێزانەی کە لە هەڵەبجە نیام لە شوێنەکانی گەن کۆبوونەوە و کۆڕەکانی ئێمە زۆرترین خەڵک بۆیە باشە کۆبوونەوە ینی ئەو ئیشانی کە ئێمە یکەین زۆرترین جمهوری هەیە ئەمەش دەلالت لەوەکە کە خەڵکێک هەیە زیاتر بڵین سەرسامە بە ئیشەکانمان نەبێ بە وەسفی ڕێکخراوەکە یان وەسفی خۆمان ئەو بەڕێزانە شایدن و 4 ساڵی شایدە کە ئێمە کۆڕ و کۆبوونەوەکەمان هەموو هەمیشە گەرم و گوڕ بووە کەم جار بووە مەگەرەوە کارێکی زۆر هین بوو بێ کۆڕێک کۆبوونەوە یا کۆڕێکمان هەبوو بێ بۆنەیەکمان هەبوو بێ سارد و سڕی پێوە دیار بووە لە سلێمانیش ئێمە لە هۆڵی تەوارە کە ناسانی کتێبم کرد ئەو کتێبەی بەردەمی بەڕێزت یعنی نەبووە لە سلێمانیشا بۆ ناسانی کتێب هۆڵی تەوار پڕ بێ هۆڵی تەوار لە ناسانی ئەو کتێبەی بەردەم تا زەلامی کەی نەیەگرت ئەمە زۆر ئەمە دەلالت لەوەکە خەڵکی زۆر متمانەی بۆم ڕێکخراوە بە کارەکانی ئێمە هەیە ئێمەش سەرمایە ئێمە ئەوەیە متمانەی خەڵک خۆشەویستی خەڵک بە هەموو پارەی دنیا ناگۆڕینەوە هەموو ئەندامەکانمان بۆ خۆمانەوە بە هەموو ئەندامەکانەوە ئەو خۆشەویستی متمانەی خەڵکە ناگۆڕینەوە بە پارەی دنیا زۆر ڕاستەر ئەوەشتان بۆ ئەمێنێتەوە دەستان خۆش بێ مامۆستا باسێکی ئەم کتێبم بۆ بکەیت چیرۆکەکانی شار ئەمە لەوتت لە چەند زنجیرێک پێکێت 4 زنجیرێوانێ بەس ئەمەیان ئەمڕۆ لە بەردەستا بووە باسێکی کتێبەکەم بۆ بکەی ئەمە لە نووسینی خۆتەوە ئامادەکردنی خۆتە هەمووی حەزەکەم خۆت باسێکم بۆ بکەی بزانم ئەمە مێژوەکەی 2019 زان بیرۆکەکەی چۆن بوو چۆن بوو مەسەن بیرت لەمە کردەوە کە باسی کەسایەتیەکانی شاری هەڵەبجە بکەیت سپاس من خۆم لەوەخت خۆی لە شانوە لە ناوەڕاستی هێشتاکانە لە تیبی شانوە بووم خەیاڵم هەیە بیرکردنەوەم هەیە خەیاڵم هەندێک دوور ئەڕوا بەڵام زۆر جا هەلومەرج ڕێک نەکەوتە تۆ ئەو خەیاڵانە و بکەیتە بە واقع
دوای کە هین بوو هەلومەرجی ئەوم بۆ ڕەخسا ئەو کتێبە پرۆژەیەک لە خەیاڵ مابوو چۆن کارکتەرە ئەو کارکتەرانەی کە لە هەڵەبجا و کاریگەریان هەیە هەریەکەوە لە بواری خۆیان چۆن بە زیندوی ڕایگریت چۆن لە یادەوەرینەوەکانی داهاتوە بیهێڵیتەوە ئەمە خاڵێک کە من گرنگ بوو بەلام و ئەوەی خۆتەزانی هەڵەبجە شارێکە ئەکرێ ڕۆمانی گەورەی لەسەر بنووسێت شانۆگەری زۆری جگە لە هینەکەی جگە لەوەی بڵێ خۆمان بەسینەوە بە کارەساتەکەیەوە من هەڵەبجە زیندوێتەکەین تا کارەساتەکەین بەلاوە گرنگترە ینی دایما ئێمە خۆمان نۆکو قوربانی شان نین ئەمە زۆر زۆر بە تایبەتی جوانی هەڵەبجە لە مێژوەکەیەتی من هەوڵمدا ئەو مێژووە هەرچەند ئێمە قوربانەکەیش ئیزافەیەکی کەی کردووە بۆ ئەوەی ببینە ڕۆمان ببینە چیرۆک ببینە شانۆگەری ئەم شتە دووشتم وڵام لایەنە زیینۆکەی زیاتر کارم لەسەر کردووە تاوان ئیشم لەسەر کەسایەتەکان کردووە کەسایەتەکان خۆم شارەزاین بەشێک لە مێژوی و کەسایەتیانە شارەزام لەو کتێبی یەکەمە پرۆژەی چیرۆکەش ئەم پیاڵم پرۆژەی منە کتێبی یەکەم تەرخان کرد تقریبا بۆ 66 کەسایەتی جۆرا و جۆر و تێکەڵ یانی هین نەکرایەوە تەسنیم نەکرا پۆلێن با بڵێن بە کوردی پۆلێن نەکرا بە ئافرەت و بە پیاوی بە ئافرەت و بە پیاوە تقریبا 65 کەس بۆ 66 کەس بەڵام شێوازی نووسینی ئەوەی من ینی نەهاتووم بڵێم لێوێ لە دایک بۆ ئەوەی کرد و ئەوەی کرد و ئەوەی کرد هاتم بە وەکو چیرۆک ژیانی ئەم کەسانم جێڕایەوە باشە لەبەرەوەی خوێنەر بەلایەوە خوێندنەوەی ئاسان بێت چیە ژۆرگێ یان ئەوەی کا بە بابەت کاتە بابەتی فلیمێ یان شانۆیەک یان هەر شتێک بەلایەوە ئەمانە بکاتە کارکتەر کە باسی هەڵەبجەکە چونکە ئەوانە هەریەکە بۆ خۆیان ڕۆڵێکیانە بوو پێگەیەکیانە بوو زۆر جار کۆڵبەرێک یان کەسێکی ژیری لە دەستداوێ کە ئیسەر لە سلێمانیا دایمەن بە نمونەیەنەوە کە ئەڵێن قالە شێت ئەوە کەسێکە مەسەن ژیری لە دەستداوە بەڵام بە جۆرێک لە جۆرەکان بۆتە سمبڵێک لە هەڵەبجە لە ئەفو لە سلێمانیا منیش کەسی سادەم هێناوە بەڵام ئەو کەسە لە زاکیرەی خەڵکی شارە لە مێژووی شارە بە زیینووە هەیە بوونی هەیە ئەوە کتێبی یەکەم ئەمە کتێبی یەکەم کتێبی دوو هەمت بزانین کتێبی دوو هەم لە پارساڵ بە چاپ گەیاند کە تەرخان کراوە بۆ 20 شاعری هەڵەبجە خۆ دەزانی هەڵەبجە شاری شاعران بەتەکیت مێژووی هەڵەبجە زۆر زۆر هەڵەبجە شاری شاعرانە ئامانجم ئەیش بە هەمان شێوە نووسیمەوە بەڵام زۆر بە درێژتر سەرچاوە لەسەر زۆربەی شاعیرەکان ئەزمموی دووەمت بۆ دیارە زیاتر دووهەمم زانیاری وەرگرتووە خۆم باشتر بوو تێر و تەسهەت لە ڕووی نووسیندۆ هینترە بەپی ئەو زمانەی کە تۆ لە نووسینیشە ساڵ بێت بچ بگەڕێمەوە بۆ ئەو کتێبە ڕەنگە ئێستاوانی نووسین بۆ جۆری کە بین ئیتر بۆ 20 شاعری هەڵەبجە خۆتەزانی شاعرەکانی هەڵەبجە ئەم کتێبە لۆکاڵیە بەڵام کتێبی دۆن لۆکاڵی نیە هەنی ناوخۆی نیە ئەمە بۆ خەڵکی هەڵەبجێ بە خەڵکێکی جگە لەوانی کە دیراسە ئەەکەن بۆ خەڵکی دەوێت هەڵەبجە لەوانێت چێژی لێوە نەگرێت بەڵام کتێبی دووەم شاعرە گەورەکان بۆ هەموو کوردە بەتەکیت من باسی گۆرانەکەم باسی ئەحمەد مختارەکەم باسی تاهیر بەکەکەم باسی ناتیقەکەم باسی کوردستان شاهۆ باسی شاهۆ ئەەکەم باسی حلمی ئەەکەم ئەم شاعرانە شاعری گەورە شاعری کوردن زۆر ڕاستە هەموو گەلی کورد ئەم شاعرانە بناسێ و کۆمەڵ ڕەنگە کۆمەڵە زانیاری هەبێت مثلا باسی ماسە عینەن شۆنەوە ماڵی ساڵ شارە زوریەکەم باسی ساڵح هەژارەکەم باس لە جەلال ئازەبانی ئەەکەم لە بەتایەکە لە چی بەداخەوە لە چیمایەکەی هەڵەبجە شەهید بوو ماسە ساڵ شارە زوری لە چیمایەکەی هەڵەبجە شەهید بوو ئەم شاعرانەمان ئەمانە بنەوەی نوێ ئەناسێنم و خەڵکی ئەوەی کە کەوتوێتەوە بەرجەم کتێبی دووهەم زۆر کە ئێستا نەماوە ژمارەی کەم لای
خۆم بوو بەس بەدەست نەبوو بیانم بۆ ئەم بەرنامە بەڕێزە ژمارەی کەمی ماوە هەوڵ بین لە چاپی دووەمی ئەگەر هەڵەیەکی چاپی تابیان هەندێک زانیاری بە هەڵە چوو بێ ڕاستی کەم و چاپی دووەمی بکەینەوە ئیشێکی باش بێت. باش مامۆستا ئەو شاعرانی باست کرد کە زۆربەی زۆریان لە ژیانە نەماون بەداخەوە بزانم چۆن ئەو زانیاریانت وەرگرت چۆن ئەو شتانت وەرگر ئەو خۆتە زانی مەسەن شاعری و گۆران بە دەیەها سەرچاوە لەسەر نووسراوە کە سوکاری هیچ تۆ لە شاعرە پێویستە بە شتێکی کەم مەگەر زانیاریە دەچوو بێتە ناو کتێب و باوەڕ ناکەم کەم زانیاری هەبێت تا ئیسە چونکە خۆ دەزانی ئەوانە زەمەنی زۆر بەسێدا چوون ئەوانەی کە شتی ئەوانیان لەبیرە ئەسڵن هەر نەماون نەوەکانیشان باوەڕ ناکەم ئەو زانیاری ئەو تۆیان نییە من پشتم بۆ سەرچاوە نووسراوانە بینیوە کە نووسراوە سەبارەتەوە تاوان لە سەرچاوی دیکەوە بەڵام پشتم بەشتی زارێکیش بینیوە یەکێ لەو شاعرانەی کە ڕەنگە جیاواز کە هێنا بێتەوە بۆ هەڵەبجە دکتۆر ئابد سراجەدینی بوو کە زۆر کەس زۆربەی گۆرانەکانی مامۆستا مەزەری خالقی لە 1970 بۆ 85 توان بڵم تا لە سەدانەوە و شعری مامۆستا دکتۆر ئابد سراجەدینین ئەمە کوڕی شێخ مەولانەیە شێخ مەولانە برای شێخ عوسمان ئەمە خەڵکی هەڵەبجێ زۆرێ لە خەڵکی هەڵەبجێش نازانێ مەسەن دکتۆر ئابد شاعر یەکەم شاعریشە کە شاعرێکی لیریکیە یەکەم شاعری کوردە کە تایبەت شعری بۆ گۆرانی نووسیوە ئاغا شاعر نووسی گۆرانی بێژە ڕای کا بە گۆرانی دەم باسی تەمان سوپاس بۆ خەمە کاکە ئەسادم بینی قسەم لەگەڵا کە براکەی کە ئەو ماوەکی زۆر بەڕێوەری ڕادیۆ تاران بوو دکتۆر ئابد مامۆستا کاکە ئەسادی شێغەڵا بوو کوڕەکەیشی هاتەوە بۆ ئێرە کوڕی دکتۆر ئابد شێوێ لای خۆم بوو بە دوور و درێژی ئەو وردەکاریانە لەسەر دکتۆر ئابد چۆنەتی ئیشکردنی ئەوانە کۆمەڵشتن بە ئاسانی دەست ناکرێت بەڵامی خۆشبەختانە کەوتۆتە بەردەستی ئێمە و لەسەر ئەو شاعرە نووسیمانە ئەمانە شتی تازەن کە ڕەنگە بەر گوێ و یان بەر چاوی کەس نەکەوتێت تا ئیسە سەبارەت بەو شاعرە ئەی بەرگی ئیسێمی مامۆستا بەرگی سێمی وتە بەرگی سێمی خۆشبەختانە کتێبی سێم باڵێن من ناو کتێبی سێم مێژووی شانۆ لە هەڵەبجە شارێکە کە خاوەن مێژوویەکی زۆر گەورەیە بە تابی شانۆ خۆتەزانی هوەرێکی بۆ ئەم میلەتانی ڕۆژەڵا هوەرێکی نوێ تازەیە بەڵام هەڵەبجە لە پێشەنگی ئەو شارانەیە کە لەو هوەرا کاری کردووە شان بە شانی سلێمانی باوەڕ ناکەم هیچ شارێک بەقی هەڵەبجە وەکو سلێمانی لە ئاستێکا ڕۆشتم حتا هەڵەبجە پێم وایە لە پێشەو لێرە لە زۆر شتا لە پێش دهۆکە لە زۆر شتا دووسێ شوێنەیە کە زۆر ئەوەن مەسەن لە شارستانی زوو پرۆسی شاربوونی تیایی ئەو بووە کۆیە و سلێمانی و هەڵەبجێ ئەم دووسێ شارە زۆر زۆر گرنگن بۆ کوردستان و بە حەقەت ڕۆحی شارێتیان تیا بووە شار بوون بە معنای کەلیمە تەسەور کە لە هەڵەبجە لە ساڵی 1930 شانۆ لە مەکتەبا شانۆ کراوە شانۆی تاو لە 1956 هاملێت کراوە 1956 مێژۆ بۆ شانۆ بەتەکیت ینی مامۆستا عەلی کە دامەزێنەری ئەین شۆنم با بڵێن کە شانۆکارە شاعیرە شێوەکارە کۆمەڵە بەهرەی زۆری هەبووە لە هەموو بارەکانیکەی لە شاعیرەتەکەیشی تەپەڕاندووە بەس بە شاعیری خەڵکی ناسیوە داخەوە وازیاتر بۆ ناسرەوە بەڵام لایەنەکانی کەی مامۆستا عەلی بەهێزتر و بەخۆتر بووە خۆشنووس بووە وێنە کێش بووە و دا من نایە مەسەر مامۆستا عەلی ئیتر مێژووی شانۆ لە 1938ەوە لە ئەمە کتێبی سێم نووسینی ئامادەکردنە من ویستمە کەسەکان خۆیان دیسە من تا مامۆستا عەینان شۆنم لە ژیانەوە بوو چەند جارە 6 جار بە دوور و درێژی لەگەڵا دانیشتوم چاوپێکەوتم ئەوە مینێکشتبینی لە پرۆفایلەکە خۆی ئەو شتانەی گێڕاوە دو جار ئیتر ئەو بەڕێزانەی کە لە بواری شانۆ ئیشیان کردەوە یەکەیەکە خۆیان مێژووی شانۆ ئەگێڕنەوە و تاوان ئەم کتێبە دۆکمنتی لەگەڵایە وێنی کۆنتری وێنەی شانووی هەڵەبجی لەگەڵایە دەلیلی لەگەڵایە ئەمە زیاتر کتێبەکەی بەهێز کردووە و پێم وایە من لە هەردوو کتێبەکەش چەند دڵم بە کتێبەکانم خۆشە
بەڵام ئەمەیان هەرچەند نووسینی خۆم نییە بەڵام من پێم وایە لە هەردوو کتێب خۆم ئامادەم کردەوە ئیشی زۆر 2 ساڵ ئیشی بەردەوام و ماندوو بوون و هیلاک بوون و ئێستا چاپ کراوە بەڵێ ئەو کتێبە ئیشەڵا لە سلێمانی ناساندنی بۆکەین بەم زوانە بۆ لەوەکە ڕێک لە مانگیدا لە سەرەتای مانگیدا ئەگەر هیچ شتێکی ناکانێتە پێش ئەی بینە شارەکانی هەڵەبجە و بکرێ ئەی بینە هەولێر بۆ هەڵبزانێکە مامۆستا شانۆکارەکان چۆن یارمەتیان نای بۆ ئەو کتێبە بۆ ئامادەکردنی ئەو کتێبە چەند پێیان خۆش بوو کە کتێبێکی وابێ لەسەر شانۆ مێژووی شاری هەڵەبجە تا چەند یارمەتی دەرە بووم ئەم بە دەستکەوتنی وێنە ئەم بە ژیان نامەی ئەو کەسانە تامان تۆ شانۆکارەکان تۆ کاریگەری ترینان ینی ئەوەی کە کار لە هەمویان زیاتر ئیشی کردو زیاتر لە ئیشەکە قاڵ بوو ناسوازەوە شانۆکار لە هەڵەبجە زۆر زۆرە نایی هەموو شانۆکارە زانیاری لێوەرگیت و بیخیتە کتێبێک ئەو شانۆکارە بەڕێزانە هەمویان زۆر سوپاسیانەکەم لێرەوە زۆر بە دڵێکی و سنگێکی فراوانەوە هاتن بەدەمەوە هەچی زانیاریان خۆیان وەکویا دەوری جێڕایانەوە لە ئەوەڵی ئیشانەوە تا ئاخری ئیشان شانۆکانیان ئەکتەرەکان چێون هەمویان جێڕاوەتەوە ئەگەر هەچی وێنەیان لاوێ بۆیان ناردوم ئەو دلیلیان لاوێ بۆیان ناردوم بۆ خۆشم جگە لەوان خۆم زۆر هەوڵم ماوە چونکە بەلای منە وێنە زۆر گرنگە زۆر ڕاستە وێنە زۆر گرنگە وێنەی باشم دەستکەوت هەموو بابەتەکان پشت ڕاست دەکاتەوە بەهێزترین بەڵگە وێنەیە جگەل دوای ئەوە وێنە دلیلەکان زۆر گرنگن کەی سەردەمی خۆیە دلیلەکانمە هێناوە تۆم تر چاپان کردوێتەوە ئەم کتێبە کتێبێک ئەو کاتە ڕخنەگرەکان سەیریکەن ئەوان قەرارە دەم کە تا چەندێک جێگا ڕێگەی خۆی ئەگرێتەوە خەریب و گلەیەکە لێ بکەم لە پێش بەرنامە بەس باش بۆ خۆت وتم بۆچی کەمتر ئافرەتی تایە وتە لە بەرگی چوارەمە زیاتر تەرخانم کردو بۆ خانمەکانی شاری هەڵەبجە ینی خانمەکانی شاری هەڵەبجە مانەزانین کە ناوەناوبانگێکی زۆر باشیان هەبووە پێم خۆشە باسی ئەوشم بە بکەی بەرگی چوارەم تایبەتی کردو بە خانمان سەرچاوت لە بەردەسایە هەڵەبجەیەکان چۆن یارمەتیتیان لە کۆکردنەوەی ئەو بابەتانە ئەو مێژووە وەڵای من لە ئەزمووی یەکەمەوە کە کتێبی تێکەڵ بوو دوای هاتم سەر قەناعەتەکە بێ من ئیشەکانی داهاتوە پۆلێن چونکە تێکەڵی تۆزێ سەر خوێنەر سەری لێ تێکەچێ ئەو لە ئەزمموی دووەمە پۆلێنم کرد بۆ شاعرەکە ئەسمموی سێم پۆلێن دانا بۆ شانۆک بۆ مێژووی شانۆ ئەسمموی چوارەم دامنا بۆ ڕۆڵی ئافرەت خۆتەزانی ئافرەت لە ناوچەی هەڵەبجە هەر هەڵەبجەنی هەڵەبجە هەورامان و شارەزووری یەک ناوچەیە بۆ زۆر کەس کاڵی هەڵەبجەیت ئەڵێ هەورامیڵی شارەزووریت لەبەرەوە مێژووی ئەو ناوچەند مێژووی هەڵەبجە مێژووی هەورامان و هەڵەبجەیە لەبەرەوە ئەمە ئیشەکە بێت تۆ وردە کەسێک لەبێن نەچێ ئەوەی لەم بەینا سەیری ئەکاونتێکی هینە دێرینەکانم بنەماڵە دێرینەکانی وازان سلێمانی بوو هینێکی پۆسی ڕسمی ئافرەتی بڵاو کردووە نایلەخان لە 79 یەکەم مزگەوتی کردوەوە وای نووسیوە ئەو زانیاری نییە لە بیستەکانە عادلە خانم لە هەڵەبجە مزگەوتی کردوتەوە بە ناوی خۆی شوێناوی مزگەوتی خانمە کە مزگەوتەکە ئێستەش ماوە یعنی ئەمانە مێژوون ینی ئافرەتی ئێمە زۆر بەتایبەت ئازادتر لە ڕووی ئازادی و ئازادی زیاتر بووە لەم ناوچەکانی ئەمە بەتایبەتی هەڵەبجە و هەورامان لەبەرەوە ئافرەت زۆر بە ئاسانی لێوێ دەرکەوتەوە توانیوێتی ڕۆڵ ببینێ عادلە خانم قایمقام نەبوو کە وەک گۆڵان قایمقام بووە بەڵام شخصیت و کاریگەری کەسایەتی خۆی ئەوەنە بەهێز بۆ توانیوێتی حکمی هەموو ناوچەکە بکە بە قایمقامیشۆ یعنی قایمقامەکەیش کە لێ بووە لەژێر دەسەڵاتی عادلە خانمە بووە ئیتر ئێمە لە عادلە خانم و دەسمانکەی لە پێش عادلە خانم و دادەر ئەو ژنە کاریگەرانی لە هەڵەبجە و لە هەورامانوانە بە هاوکاری وردە ئیش لەسەر بکەین بزانین چەندێ حتا چەند بەرگێکیش بێ کێشەم نیادەوەکە کتێبی ژنان بچێتە دوو بەرگ باشماوەسانینەن کەمە پێر نەچێت پێم وتی
ئەیوانی یاقی خۆی نییە یەکێکە لە ژنە ناسراوەکان ناسراوە شەمسی پاشای نەخشین یەکێکە لە ئافرەتە ناسراوەکان و وەختی خۆشی کە ئەو کتێبم نووسی ئەمیز بچێتە ناو ئەو کتێبەوە ئەمیز سەردانی ئەویان خۆم یارمەتی دێم بەسەر بەڵام ئیتر هین نەبوو دەرفەت نەبوو نەگونجا و خۆی ژدای و پرۆسی بەخوا پرسە زۆر بەتاکیت مامۆستا پێم خۆشە لە کۆتایە پرسیاری ئەوە دەکەم هەمیشە هەڵەبجەیەکان بە نازناوە ناسراون مەسەرەن فڵانە کەسی فڵانە کەس یعنی یا بە پیشەکەیەوە یاخود بە شتێکەوە ناسراوە نازناومانەیە لە ناو هەڵەبجەیە ئەتا نەژڵی کچی فڵانە کەسم یان نازناوەکە نەڵی خەڵک ناتناسێ بزانم هیچ بەرهەمێک بابەتێکرد نییە مەسەرەن باسی نازناوەکان کەی ئەم نازناوانە لە چیەوە سەرچاوی گرتووە چۆن ئەم نازناوانە هاتوونەتە خوارەوە بۆ نەوەکان ئەوە لە ڕاستی بیرۆکەی ئیشێکە باڵێن بیرۆکەی کارەکە بەس بەحەقەت من بە کاری خۆمی نازانم ئەزانین بۆچی چونکە پێم وایە ئەوەی خۆم خەریکەکەم بە مەسەن شتێکی نازناوە لە بواری یەکەی کە پسپۆڕی خۆم بیان کە خۆم حەزی لێ بکەم لە بواری نووسینەکە زیاتر ئینەکەم بەڵام ئازانم بە ڕێزی کە هەیە ناوەکەیم لە بێچێسە بە تەمایە لەو بوارەدا ئیشکات و گرنگی بە و نازناوە خەڵکی هەڵەبجێش بە نازناو لەبێ ناناسرێتەوە زۆر باشە دەستان خۆشەوە سەم شتێکی ئەو تۆ نەماواگەر خۆت شتێکت ما بێت حەز بکەی باسی بکەی پێش کۆتایاتنی بەرنامەکە و زۆر سپاسی شتەکەین وەڵی پێش کۆتایاتنی بەرنامەکە من سوپاسی لە پێشە سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی کەناڵەکەتانەکەم و ئەمە سوپاسی یەکە بە یەکی ئەو بەڕێزانە بکەم کە لە 4 ساڵی ڕابردووە هاوکاری ڕێکخراوەکەمان بوون چونکە خۆ دەزانین ڕێکخراوەکە زۆر گرنگە بۆ ئەوی خزمەتی کەلتور و فەرهەنگی هەڵەبجە بکە بۆ سوپاسی ئەو هاوشاری و دۆستە خۆشەویستانەمانەکەم کە هەمیشە بە گەرم و گوڕی لە کۆڕ و کۆبوونەوە و سیمینا ڕووینەکانمانە ئامادە بوون ئەو متمانەی ئەوان بۆ ئێمە گەورەترین سەرمایە وەکو تاجێکی زێڕین سەیریەکەین وەکوتم لە سەرەتای بەرنامەکەەوە بە هەموو دنیای ناگۆڕینەوە بەتەکیید دەستیان خۆش بە دەستیەوەش خۆش بە هیوای بەردەوامیتان بۆ خوازیین زۆر سپاس بۆ مامۆستا کۆچەر میرزا کە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ